ئەو گۆڕانکاریانە کە لە بازاڕی دراوەکان ڕوویداوە بە تایبەتی دینار بەرامبەر بە دۆلار هۆکارەکەی چی بووە بۆ مەبەستەش دانا مەولود مامەڵەکاری دراو لێرە لە ستۆدیۆ لەگەڵمانە کاکدانا زۆر بەخێرهاتن پێمان بڵێن کە بارودۆخی دینار بە بڕوای ئێوەش باشە بەراورد بۆ جەنگەکە لە ناوچەکەی هەیە و ئەگەر باشە بۆچی ئالم ئاستەیان ماوەتەوە بەڕاستی ئەگەر پێ بڵم بەراورد بۆ جەنگە ئەگەر نرخی دراوەکان وەربگری بە تایبەتی دیناری عێراقی بەرامبەر بە دۆلار لەگەڵ هەلومەرجەکەی پێم وایە تا ڕادێکی باش جێگیرە و بەرزبوونەوە کەشی بەرزبوونەوەیشی زۆر کاریگەر نێواتە هەڵاوسانێکی ناڕێک نییە بە بڕوای من لەگەڵ ئەو جەنگە جیهانیە بەهێزەیە کە لە ناوچەکە هەیە و عێراقی بەشێکە لە جەنگەکە تا ڕادێکی باش ئێستا دینار بەرامبەر بە دۆلار نرخەکەی جێگیرە. کاکدانا پێشبینیەکرا کە پێشەوەی جەنگەکە بێگومان ڕووبات پێشبینیەکرا کە ئەگەر ئەم جەنگە ڕووبات دیناریش گۆڕانکاری گەورە ببینە بە لەبەر چاوگرتنەوەی کە ئەزانین عێراقیش وڵاتێکی پشتبەستوو بنەوتەوە هەناردەکەی کەمی کردووە و پێشبینیە زۆر دووریش نەبوو لە ڕاستی بەڕای ئێوە ئەوەندەی کە ئێوە بەرگوێتان کەوتبێ وەکو مامەڵەکارێکی دراو پێتان وایە هۆکار چییە کە لەم ئاستە باشەیە ماوەتەوە دینا یەکێک لە هۆکارەکانی ئەوەیە کە جەنگەکە یەکسەر هەناردەوادر بازرگاکەنەکانی ڕاگرتووە هیچ جوڵەیەکی ئابووری ناوچەکەیان نیەوەتە کڕین و فرۆشتن نیەوەتە بازرگانەکان وەختی خۆی کە دۆلاری لە بانکی مرکزی عێراقی وەرەگرتاند ئێستا پێویستیان بەوە نیە نە لە دەرەوە بیکردن لە بانکی مرکزی عێراقیش دۆلار وەربگرن بۆچی چونکە لە کاتی جەنگا هەموو ڕێگاکان داخرێت لەبەرەوە هێنانی کاڵا لە دەرەوە بۆ ناوە لە هەموو ڕێگاکانەوە وەستاوە ئەمەش بەشێکەلەوەی کە هەموو مامەڵەیەکی درایش بۆستێنێت واتە پێتان وایە ئەو کەمبوونەوەی خواستە بۆ دۆلار وای کردووە کە دینار لەم ئاستەیە لە ئێستاە بۆ لە بەدڵنیایەوە کەمترین خواست لەسەر دۆلار هەیە ئەی باشە خواست بۆ تمەن چۆنە کاکدا نازانین پێش ئەم بابەتە تمەن پێم وایە گەورەترین مامەڵی پێواکرا لە دوای دینار و دۆلار لە بازاڕە ئێستا خواست بۆ تمەن چۆنە هۆکارەکەی ئەوەیە کە سلێمانی هەموو مامەڵەدارایەکانی لەگەڵ ئێران هەیە ڕاستەوخۆ و نرخی تمەنیش دوو جۆری هەیە جۆرێکیانەوەی حواڵەیە حواڵەکەی لە 16 میلیۆن نبوو کە ئێستا لە 4.5 وایە واتە تا ڕادێکی زۆر بەهێز بۆ لە کاتی شەڕ ڕقم حسابیەکان واتە بانکەکان ئەکەونە ژێر خەتەریاتەوە جۆری دووهەمی دراوەکە بەکارێنە کە دراوی دەستیە دراوی دەستی تا ڕادێک ئەو سا 14 میلیۆن بوو پێش جەنگەکە ئێستا 12 میلیۆنی بە 100 دلارە بەڵام با معادلەیەکێ لە جەنگا پێتان بڵێم ئابووری چیلێ ئابووری لە کاتی جەنگا هیچ جاسایەکی تیان نامێنێ خۆی لە ئێمە لە جیانە هیچ جاسایەکمانێکە ئابووریەکان ببەسێتەوە بێکەوە کۆنتترۆل بکرێ ئەگەر بێت و جەنگەکە زۆر بخیان یا ئێران بشکێت دراوەکەی بەهێزە بێت لە جاتیەوە بەهێز بە پێچەوانی هەمووانی کە بیر لە بەهێزبوون یا بەهێزبوونی دراوەکەکەنەوە بەڵام ئەگەر لە هەفتەی ئایندەیەوەکو پێشبینیەکە ئینشاڵڵا جەنگەکە بۆستە اینجا بە پێچوانەوە دراوەکە وردە ئەشکێت واتە خراپە بارودۆخی دراوەکە ئەوە بۆیە ئەو ڕوونکردنەوەما بۆی هەندێک کەسێ بزانن کە لە کاتی جەنگا نرخی دراوەکە بەکام لای گۆڕانکاری بەسەر باشە کاکدانە ئەزانین کە لە ئێستا تمەن بەرامبەر بە دۆلار بەرزبوونەوەیکی تۆمار کردووە پێتان وایە ئەم بەرزبوونەوەی خۆی بازاڕەکان بەردەوام لەسەر بنەمای پێشبینین پێت وایە ئەم بەرزبوونەوەی تمەنیش بەرامبەر بە دۆلار پێشبینیە کە بۆ داهاتوێکی باشتر و باشتربوونی بارودۆخی ئابووری لە ئێران وەکوتم پەیوەندی بۆ نیە پەیوەندی بۆ لە کاتی هەلومەرجیش لە کاتی شەڕە پارەی ڕقم حسابی بانکی کەمتر بەردەسی هاوڵاتیەکەی هاوڵاتی لەو کاتەیە پێویستە مەفروزە پەنابەرێ بۆ دراوە نەقدیەکان بۆی ئێمە لە جیانە سیستمێکمانەیە پێڵەن سیستمی ئەلکترۆنی ئەمە سیستمی ئەلکترۆنی کاتی خۆی کە لە 1996 جیهان لەسەر دەست ئەمریکایەکان بڕیاریانە جیهان کۆنتترۆلکەن لەسەر سیستمی ئەلکترۆنیکە بڕیاری بێلکینتۆنی سەرۆکی ئەمریکا بوو بۆ ئەوەی کە هەموو زانیاریە کەسەکان کۆبکەنەوە لە دەوڵەتە ئەمە خراپترین شتەکە لە مامەڵەیەکە لەگەڵ هاوڵاتیان ناکرێت لە کاتی جەنگا پێویستە هاوڵاتی پارەی نەقدینەی بەدەستەوە بێت و بتوانێت مامەڵی پێ بکە وابزانم ڕۆژی چوارشەمە لە ئێران بانکی میلەت کەوتە ژێر هەڕەشەکانی ئەمریکا و لیانەوە هەموو مامەڵ و جموجۆڵە دارایەکان وەستا بۆیە بینی لە کاتی شەڕە خەڵک زیاتر پەنابە بۆ دراوە نەقدینەکە ئەو کاتی کە ترسی هێرشەکانی رووسیا لەسەر دەوڵەتانی سوید و نەرویج و فیلەندا زۆرتر بوو یەکسەر سوید وتی بە هاوڵاتەکانی ئەو پارە ئەلکترۆنیانتان وەرن ببەنەوە لە دەرەوە بیکەنەوە بە دراوی نەقدینە بۆ ئەوەی کە لە کاتی جەنگا تۆ بتوانانی درایەکت پێ بێت و ئیشوکاری ڕۆژانی خۆتی پێ بکەینا دراوەکە بەرز نەبووەواتە بەو شێوەی کە بڵین بەهێز بووە ئەی باشە کاکدانا بابەتێکی ترکە هەیە هاوڵاتیان لە کاتی ناسەقامگیری ئاوایە پەنا بنە بەرەوەی کە سامانەکەیان بپارێزن جا هەندێکی کا بە زێر هەندێکی کا بە دۆلار ئەوەی کە ئێوە تێبینیتان کردووە بە لە بەرچاوگرتنی مامەڵەکانی بازاڕای هاوڵاتیانی ئێمە ئەو هەوڵەیان داوە کە ئەگەر دینارێکیان بەدەستەوە بێ بیکەم بە دۆلار خواستی هاوڵاتیان چۆنە بۆ دۆلار لە کاتی جەنگا زێر پەناگەیشی ئارامیش نییە درایش پەناگەیشی ئارام نییە
ئەم جەنگە جەنگی وزەیە هەموو ئەوروپا و ئەمریکا ئێستا هەوڵێن کە چۆن کۆنتترۆلی وزەی جیهان بکەن وەکو هاوڵاتیش پێویستە ئەوەی هەیەی لە دەستی خۆیان بێ نەک لە دەرەوەی خۆی بێ یا لە بانکەکانە بێ ئەوە باشترین جارە بژاردە یەکەمەوەیە ئەو ماڵی کاتە بەدەست خۆتەوە بەدەست خەڵکی کەشەوە نەبێتە لە کار و کەسابەت و مامەڵیان نەبێ عادەتی پارەژ وایە کەمترین ئینسان پارەی بەدەستەوەی زۆرترینی لە دەرەوەە دووهەمیشت بیکا بە هەشتێک گرنگەوەیە ئەو پارەی بەدەستی خۆیەوە بێ دۆلار بێ دینار بێ یورۆ بێ هەر درایشی کە بێ باشترە زێر لە ئێمە دوو معادلی پێچوانەمانەیە هەمومان پێمان وایە کە زێر لە کاتی جەنگان نرخەکەی بەرزە بێتەوە بە پێچوانەوە زێر ئەوەندەی لە کاتی ئاشتی و ئیسراحەت لە جیانە ئارامیەکانە پاراکات لە کاتی جەنگا پارە ناکە. باشە کاکدانە ئەوەی کە ئێوە وتان زۆرترین پارەت بەدەستەوە بێ و باشترە پارەکە لای خۆت بێ ماڵەکەت لای خۆت بێ باشە ئەمە بۆ ڕاستە بۆ وڵاتانە زۆر ڕاستەکە ڕاستەخۆ بەرکەوتی جەنگەکەن باسی ئێران بکەین بۆ نمونە هاوڵاتیانی ئێران بەڵامایە ئەوە بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان و عێراقیش لەم کاتی ئێستاە کە بەشێک نین لە جەنگەکە هەر ڕاستە بە ئێمە کاتێک قساکەین بەشێک لە قسەکانمان لەگەڵ هاوڵاتەکانی خۆمانەیە بەڵێ بۆ خۆشحاڵترین ئێمە بۆ هاوڵاتی ئێمە باشترە چکە ئێمە ڕقم حسابیمان نییە هیچ حساباتێکمان نییە هاوڵاتی ئێمە سیستمی بانکی ئەلکترۆنیمان نییە دراوەکانمان لە بانک بێتەوە ئەلکترۆنی بێ ئەوەی کە خەڵگەتی لە دەستی خۆیەتی و هەتا عێراق هێشتا لە سیستمی ئەلکترۆنیانە بۆ شوەی کە دراوی ئەلکترۆنی هەبێ بەڵێ لە جیفان و یا لە بەدەست خۆیەوەتی ئەویان باشترە. باشە کاکدانە ئەوەی کە دیناری لەم ئاستەیە ڕاگرتووە و تان کە بەشێکی زۆر یەگەڕێتەوە بۆ کەمبوونەوەی خواست لەسەر کڕینی دۆلار بەڵام ئایا بانکی ناوەندی هیچی نەکرد هیچ ڕێکارێکی نەگرتە بەر بۆ کۆنتترۆلکردنی بەهای دراوی نیشتیمانی خۆی ساڵ بانکی ناوەندی کێشەیە کێشەی ئەسیکۆدا تەسبیتکە ئەو کێشەیە ئەسیکۆدای ڕاستە دۆلارەیە بە دۆلاری بازرگانیە بە 132,000 بەڵام نرخی کاڵا ئەگۆڕێ لە عێراق و هەرێمی کوردستانە و جارێ ئەسیکۆداکە جێبەجێ نەبوو لەبەروی کە عێراقیەوێ بە تەواوی خاڵە سنوورەکان یا گومریەکانی عێراق و هەرێمی کوردستان ببەستێتەوە بەیەکەوە هەر وەختە یاسای ئەسیکۆدا جێبەجێ بوو ئەگەر لە شەڕیش تێپەڕین تەمان باسی جەنگ ناکەین لە شەڕیش تێپەڕین ئەگەر دۆلار بێ بۆ 100,000 دیناریش حکوومەتی عێراقی پاڵپشتی دۆلار بکە لە کۆمەڵشتا حکوومەت باج و زەریبە و سەرانەیە گۆرەگرێ کە ئەتوانین بڵێن نرخی شتەکان سێقات دەکاتەوە لە جاتیەوەی کە لە شوێنی باشە باسی دراوتان کرد بە باوەڕی ئێوە دوای سەپاندنی ئەسیکۆدا لە سنوورەکانی عێراق و هەرێمی کوردستانیش دۆلار بەرامبەر بە ینی دینار چی بەسەر دەبێتان وایە کە بەرزە بێتەوە نرخەکەی گرنگ نییە ئەو کاتەگەر خواستیشی لەسەر بەرزیش نەبێتەوە ئەو وەختە کاڵاکان بە نرخێکە بێ ئەتوانم بڵێم خواردەمەنی لێ دەرچێ ئەوانەی کە لە تەختەوە هەتا فڕۆکەتیایەتی پێم وایە 10 ساڵە بیری لەوە کردەوە کە ئەو باج و زەریبانە لەژی خۆیان تەسبیتکە و کاڵاکان بە شێوەیە گرانە بن و سا خەڵک بیری لە نرخی دۆلار بیر لە نرخی دۆلار ناکاتەوە. سپاس دانا مەولود مامەڵەکاری دراو لێرە لە ستۆدیۆ لەگەڵمانە مادەبوون سپاس بۆ زانیاریەکانتان.